ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان هەمیشە گەشەمان بە گەنج داوە، هەمیشە لەگەڵ گەنجا بووینە، هەمیشە لەگەڵ وەرزش و وەرزشکاران نبووینە لە ئێستا لە ڕابردوو لە ئایندەیشمانە. ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان وەکو کۆمیتەی ڕاپەڕین، کۆمیتەی کفری لەیرە هەمیشە هاوکاری گەنجان بووینە، هاوکاری وەرزشراوان بووینە، ئەو وەرزشکارانەی کە بە تایبەتی لە شارەکەی ئێمە کە ئەو خولانەیان کردێتەوە لە ڕابردوو لە داهاتووشە هاوکاریان بووینە و بە تایبەتی ئێستا ئێمە وەکو وەرزشکارانی هێزەکانی هەفتە ئەمانە کە بەڕاستی دەستێکی باڵایان هەبوو بۆ هاوکاریکردن بۆ دابینکردنی کۆمەڵێ پێداویستی وەرزشکارانی شارەکەمان مسپاسیانەکەم لە ڕێگای چەند هەواڵێکمانەوە ئەوانە جێبەجێ کراوە ئاگامان هەیە دوور و نزیک لیان ئێمە سپاسیانەکەین و لە ئایندەیشا وەرزشکارانی شارەکەمان دڵنیا دەکەینەوە وەکو هەردوو کۆمیتەی ڕاپەڕین و کۆمیتەی کفری هەمیشە لە ڕابردوو هاوکاریان بینە لە داهاتوش هاوکاریان نەبین ئەوەی بە ئێمە بکرێ بە هەموو شێوەیەک لە خزمەتیان نابین و خزمەتکاری وەرزشکاران و گەنجان و لاوانی شارەکەمانە بین.